خی گەورە میهرەبان لە قورئانی پیرۆزە کۆمەڵێک چیرۆک و بەسەرهاتی خواناسان و خوانەناسانی بۆ ئێمە باس کردووە. یەکێک لەو چیرۆکانەی کە ئەمڕۆ بە پشتیوانی خوا باسی دەکەین باسی پیاوێکی زاڵمی ستەمکاری دەوڵەمەندی دەسەڵاتدارە کە خی گەورە بە کورتی باسی ئەم زاڵمە دەکات، ئەم بێدینە دەوڵەمەندێکی بێدینی دەسەڵاتدار کە بزانین خی گەورە چی بەسەرا دێنێت، کە ئەویش بریتیە لە قارون. خی گەورە دەفەرمێ إن قارون كان من قوم موسى فبغى عليهم. قارون كيك بولا دارو دستكي فرعون لقوم موسى پیغمبر بسلام خواه لسلم واتد جولكو بني إسرائيلي بلان ميكي لصفة كان قارون أم صفة بو فبغى عليهم وكوهندك لا دا صلاة داركان ودولة من كان أمره همان صفة قارون ينتهي أيش أوبو ظلمي ذكرت لا خلقي فقير وهجاج لستي شي ورقت شيجي لو ظلم ورقت جهان دي كسي ظلمك شيجي لو ورقت بي خوشة أو كارسات أو صفة قارون فبغى عليهم ظلمي اللي أنا كرت لقروا دا السكايتي بيان ذكرت حق ما في يعني شي دخوات بێڕێزی شی پێ دەکردن دڵیشی خۆش بوو بەو سوکایەتیە، بەو کوشتنە، بۆ بێڕێزی، بۆ متاوانە کە ئەنجامی ئەدا. زاڵمێکە بوو لەم زاڵمانەی کە ئێستا نەماوە ئەیوت ئەگەر ڕۆژێ خوێن نەبینم، خوێن نەڕژێنم مرتاح نابم. ئەو دەکە دڵم مرتاحە بێ کە ڕۆژێ خوێنێک بەرچاومە بڕژێت، واتە کەسێک بەرچاومە بکوژرێ بەلایانی کەمەوە ئەو کاتە چێژ و لەزەت وەرەگرێت. ئەمە سیفەتێکە کۆمەڵێک لە زاڵمەکان تێیاندایە و کۆمەڵێک لە دەوڵەمەندەکانیش دەوڵەمەندە بەدبەختەکان چێژ لەوە دەکردن زوڵم لە خەڵکیکەن و خەڵکی بچەوسێنەوە. کاتێک کە خوێنە ڕژێنن، کاتێک کە زوڵم دەکەن دڵخۆشن، کاتێکیش کە نایکەن بێتاقەتن. یەکێک لە پیاوچاکان کە ئیمامی ئیبن سیرینە ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ بە دەوری کەعبەدا تەوافم دەکرد دەسوڕامەوە لسردمي صحابة تابعين أفرمي بيارك توافي دا كردو دا يخواي قال ليم خوش با باوريش ناكم ليم خوش بي الله چند جاريم قصي دوباره كرده وتم باشا رحمتي خوات لبي بوچي دا يخواي ليم خوش بو باور ناكم ليشم خوش بي إنساني ظالم آوايا، إنساني خراب آوايا چه جوار أقري لوي كظلم توكا كاتي ضلي تو أشكيلية كاتي ضلت خمباركا زور دل خوشة طبيعتي أوايا أنا بخواي قروا طبيعتي في سر ما مباريز أمك أوتي من وعد بخوادا سبحان الله وعد شي داو بخوا وتم هركاتك دس لعثمان كري عفان جيربو كسيم خليفة في غمر إخوة صلى الله عليه وسلم إمام عثمان ملايكي إخوة شرمي ليك إنساني كي ظالم شرمي ليناك وعدم دا نزرم كل خوايا هركات دس لعثمان كري عفان جيربو يكبو كسي كشمنا وشاوه شيء جوار قليل وإلا إمام عثمان بدا رضاي خواي لك الله كاتك شهيدي عن كل إمام عثمان شهيد دا رضاي خواي لك خلقي وجبه دروش نجور وصحابه تابعين نيوش على سري دكت نيوشي جنازة لشوينك عدان غاب منيش فرصتك من هنا وبتنهاجو مجورة وبناوي نيوش كردنا إمام عثمان رضاي خوي لبي ده مشاوي ده بوشلا بشو كوشلاوا شهيد كلاوا مردود ده مشاوي ده بوشته على ده مشاوي ملابر بروكي وما شكي بان ده مشاوي ملابر يكبك زي انكشافنا وشاوي إمام عثمان رضاي خوي لبي بمردوي أذكر بوكس كم ليدا دست مراسنا بوتاو اتنمت واني الله دسم بيني إمام ابن سيرين تفهمي والله دسم بيني وكو كوتر داري وشبو والله بوكس كم ليدا دسم راسنا كذا وتاو دسم برزنا بو كوتاي بيع دسم وشبو يكسر سبحان الله خلقانا كي أمر طبيعتي أنا تشيج لو ورقنا عزيتي خلقي بدن لي بدن بيكوجن ظلمي لبكن سكايتي بيبكن أمغفر أو أم صفتي أبو قارون يشبه من شيوا فبغى عليه ظلمي اللي أنا كنت ودل خوش يشبه ظلمك أما الدولة من كان بيامك أقدار بني
سەرنجامی ئێوەش ئەگەر ئەم سیفەتتان تێدا بێت تۆ بنەکەن سەرنجامی قارون دەبێت. ئەگەر لە دنیاش نەبین لە قیامەت خۆتان دەبینەوە. خۆی گەورە دەفەرمێ وآتەیناه من الكنوز ما إن مفاتحه لتنوء بالعصبة أولي القوة. ئەم پیاوە ئەوەندە دەوڵەمەند بوو قارون، خۆی گەورە ئەوەندە ماڵ و سەرۆت و سامانی پێبەخشی بوو، تەنها کلیلی قاسەکانی، کلیلی گەنجینەکانی، کۆمەڵی کلیل هەیە، ئێستا جاری وایە ئێمە کلیلە دوو کلیلمان پێیە، قاسەیە کلیلێکمان پێیە، گەنجینەکانی، ئاڵتونەکانی، پارەکانی ئەوەندە زۆر بوو، بەس کلیلی قاسە و گەنجینەکان و مەخزەنەکانی چەندەها پیاوی بە قووەت و بەهێز ئەمجا ئەیتوانی هەڵیگرێت. واتە جەماعەتێک بە نەفەر و دوو نەفەر کلیلەکانی هەڵ نایگیرە، بە 5 نەفەریش هەڵ نایگیرە، بە 9 نەفەر زیاتر کەمتر، ئەمجا ئەیانتوانی بەس تەنها کلیلی خەزێنەکانی قارون هەڵگرن. ئەم خەزێنەیان ئاڵتونە، ئەوە ئەڵماسە، ئەوە زیوە، ئەوە پارەیە، ئەوە چی، هەمووی کلیلی هەڵ. بەس کلیلەکانی وەجبەیە زەلامی بە قووەت و بەهێزی دەویست. ئەمجا خۆی گەورە دەفەرمێ لەتەنوء بالعصبة. ئەو جەماعەتش ئەو کۆمەڵە پیاوەش بە قورسی کلیلەکانیان هەڵگرن، واتە ئەوەندە قورس زۆرە، ئەوەندە زۆر، کەواتە خۆی گەورە ماڵ ئەدا بە کەسێک خۆشی بوێ و بە کەسێکیش کە ڕقی لێ بێ. قارون دوژمنی خوا بوو، بەڵام خوا ماڵی پێبەخشی، بۆی توش کاتێککە دەوڵەمەند بووی وا نەزانی خوا خۆشتی دەوێت. خۆی گەورە کاتێک خۆشتی دەوێت ڕێگای خوا بگری. ئێستش هەرچی دەوڵەمەندی سەر زەوی هەیە کەمی تیا موسڵمان بێ ئیلا بێدینەکانە، یەکەم و دووەم و سێیەم و دەیەم ڕۆ کشتی هەمووی سەیەکەی بێدینە، هەمووی غەیری موسڵمانە. پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ فەقیر و هەژار بوون، بەڵام دوژمنەکانیان دەوڵەمەند بوون. بۆیە خۆی گەورە ماڵ ئەدا بە کەسێک خۆشی بوێ و کەسێکش کە ڕقی لێ بێ، بەڵام ئیمان نادا بە کەسێک ئیلا خۆشی نەوێت، ئەبێ خۆشی بێ ئەوجای داتی. کەسێکی خۆش نەوێ ئیمانی ناداتی خۆی گەورە. بۆیە هەر کەسێک لە ئێوە کە دەوڵەمەندە دڵخۆش مەبن ئەگەر ڕێگای خواتان بەزر کردووە. قارونیش دەوڵەمەند بوو بەڵام دوژمنی خوا بوو. کەواتە با بزانین قارون لەگەڵ ئەوەدا ئەم هەموو ماڵ و سەرۆت و سامانەی هەبوو، کۆمەڵە کەسێکی دڵسۆزە بوون لە قەومەکەی خۆی، لە دەوروبەری خۆی ئیماندار بوون، ئامۆژگاریان کرد. یەکێک لە ئامۆژگاری قەومەکەی قارون بۆ قارونی ستەمکار و زاڵم و دەوڵەمەند ئەوە بوو. ئەمە ئامۆژگاری بۆ هەموو دەوڵەمەندێکی تریش، تەنها بۆ قارون نییە. إذ قال له قومه لا تفرح إن الله لا يحب الفرحين. أي قارون ئەو ماڵوت و سەرۆت و سامانەی کە خوا بە تۆی داوە کەشخە و پۆزی پێوە لێ مەدە، کەشخەی پێوە مەکە، پۆزی پێوە لێ مەدە بەسەر خەڵکی فەقیر و هەژاردا. هەندێک کەس شەیە هەمان سیفەتی قارونی تێدایە بەنا بە خۆی گەورە. خۆی گەورە سەرۆت و سامانی پێبەخشیوە پۆز لێدا بەسەر خەڵکی فەقیر و هەژارە. هەندێک کەس شەیە سبحانڵڵا شتێکی وای نییە نەدیودی پێڵێن، نەدیودی ناوخۆمانە، تۆزێ حاڵی باشە ئەچێ بەلای ژنی خەڵک و پیاوی خەڵک گاڵتەی پێکات، ئەمە چییە؟ ئەمە کەی ماڵە تۆتە، ئەمە کەی شتە فڵان شتە تۆتە، ئەمە کەی فڵان شتە هاتووەتە، گاڵتەی پێکات. ماڵەکەی من وایە، ماڵەکەی تۆ وایە. بەڕاستی ئەمە سیفەتێکی زۆر خراپ و تەکەببوور و لە خۆبایی بوونە. وتیان ئەی قارون ئەو ماڵ و سەرۆت و سامانەی کە هەتا پۆسی پێوە لێ مەدە بەسەر فەقیر و هەژارەکانە، چونکە خوا ئەو کەسانی خۆش ناوێت کە پۆس لێدەن، کە خۆیان بە گەورە دەزانن بەسەر خەڵکیا و گاڵتە بە خەڵکی فەقیر و هەژارەکە. خوا سارێ پێتا قسەی سارەکەی ئێمەکە، دڵی خەڵکی ئەشکێنن. ئەمە سیفەتێکی زۆر خراپە. قارونیش بە هەمان شێوە پۆزی لێ ئەدا بەو ماڵ و سەرۆت و سامانەی کە هەیبوو، تەماشا دەکەی پۆزی لێ ئەدا. بۆ یەوتیان ئاگدار بە پۆز لێ مەدە، چونکە ئەو ماڵەی تۆ بەڕاستی یا لە ناوە چێت یا بۆ غەیری خۆت. بەخوا ئەو ماڵەی کە ئەمڕۆ جەنابت پۆزی پێوە لێ ئەدەی، ڕۆژێکە بێ ئەبێتە میرات و مامۆسایەکی ئاینی بۆ بانگەم و تەوزیعەکەن تەواو بووک، ئەی باو زاوە، ئەی باو کوڕ، ئەی باو کچەی باو، تەواو پۆز تۆش لوتە شکارە ناو زەویدا، تەواو کۆتایی پێهات. بۆیە ئاگدار بە با ئێمە وەکو قارون نەبینی، ئەگەر خوا شتێکی پێمان بەخشی خۆمان بە گەورە نەزانین، چونکە ئەخوای گەورە ئەو کەسانی خۆش ناوێ
پۆز بەسەر خەڵکییا لێدەن و خەڵکی بەکەم دەزان و خۆشیان بە گەورە دەزانن. جا بە ئاگاداری خۆمان بین دەوڵەمەندەکان دەسەڵاتدارەکان ئێوە کەسانی کە حاڵتان باشە پۆز بەسەر خەڵکی فەقیر و هەژار و نەبوونا لێ مەدەنن چونکە خوا کەسێکی خۆش ناوێت پۆز لێبدا و خۆی بە گەورە بزانێت. شانازی بە ماڵ و سەرۆت و سامانەوە بکە بە دەسەڵاتەوە بکە بە دەوڵەمەندیەوە بکە بە جوانیەوە بکە بە عەقڵەوە بکە بە هەر شتێکەوە کە خوا و کەسانی خۆش ناوێت. بەڵێ قەومەکەی بەردەوام ئامۆژگاریان دەکرد ئەی قارون ئاگاداری خۆت بە وابتغی فیما ئاتاک الله الدار الآخرة. ئەی قارون خوا ئەم سەرۆت و سامانەی بە تۆ بەخشیوە تۆ ئەوەندە دەوڵەمەندێکی زۆر زەبەلاحی ئەو ماڵی کە هەتە هەوڵ بدە بەو ماڵ و سامانەی کە هەتە فيما آتاك الله الدار الآخرة يعني هەوڵ بدە بۆ قیامەتی خۆت خێر بکە صدقه بکە بۆی ئەو ماڵ و سەروەت و سامانەی کە هەتە بەخشیتە لە پێناو خوادا ببێتە هۆکارێک بۆ ڕزگاربوونی تۆ لە ئاگری دۆزەخ لە تووڕەی خوا. چونکە صدقه و خێر هۆکارێکە بۆی کە خوای گەورە لێت تووڕە نەبێ بۆی خوای گەورە بتخاتە بەهەشتەوە بۆی خوای گەورە لە ئاگری دۆزەخ بە دوورت کە خێر و صدقه بکە ئەی قارون ئەو ماڵ و سەروەت و سامانەی کە هەتە بیکە هۆکارێک بۆی کە لە قیامەت ڕزگارت کە ڕوو دەکەمە دەوڵەمەندەکان ئەو ماڵ و سەروەت و سامانەی کە هەتانە لە پێناو حرامدا سەرفی مەکەن بەهۆی ئەو ماڵ و سەروەت و سامانەوە بەدڕەوشتی مەکەن زینا مەکەن پارەن پێ و لەگەڵ ژنی خەڵک ئاخەون پەنا بەخۆن خەڵکیەکەی ئەوە دەڵێت یاخود بەبێ مقابل پارە نادەم هیچ فەقیرێ ئەمەش هەیە زۆریشم بیستووە ئەمە هەوڵێک نادا بە قیامەتی خۆی زینا دەکا پەنا بەخوا بەدڕەوشتی دەکا عارەق دەخوا عارەق دەڕازێنێتەوە بۆ خەڵکی بۆ شتێکی دەستکەوێت ئەو ماڵ و سەروەت و سامانەی کە هەیەتی بۆتە هۆکارێک بۆی کە قیامەتی خۆی سەخت کە نەک قیامەتی خۆی باشکە چونکە ئینسان دەتوانێت بۆ ماڵ و سەروەت و سامانە بەهەشت بکڕێ یا دۆزەخ بەڵام قارون دۆزەخی پێکڕی کەسانێکی تریش هەیە هەمان شێوەی قارون ئەو ماڵ و سەروەت و سامانەی خۆیان لە شتی حرام و ناشەرعیە سەرفەکەن جەهەنەمی پێ دەکڕن پەنا بە خوای گەورە نەک بەهەشت. جا بۆیە ئامۆژگاری خوای گەورەیە کە ئێمە ئاگاداری خۆمان بە تایبەتی دەوڵەمەندەکان ئەو ماڵ و سەروەت و سامانەی کە هەتانە لە حرامدا سەرفی مەکەن لە دژایەتیکردنی دینی خوادا سەرفی مەکەن بەڵکو بیکەنە هۆکارێک بۆی کە لە قیامەت ڕزگارتان بێ بە ئیزنی خوای گەورە. یەکێتر لە ئامۆژگاری قەومەکەی بۆ قارونی ستەمکار دەیانوت ولا تنس نصيبك من الدنيا ئەمەش نەسیحەتێکی جوانە بۆ قارون بۆ دەوڵەمەندەکانی ئەمڕۆژ ئەو بەشەی کە هەتە لە دنیادا فەرامۆشی مەکە بەشەکەی خۆت واتە خوای گەورە سەرۆت و سامانێکی پێت بەخشیوە دەوڵەمەند با بە خۆتەوە سەرۆت و سامانەکەت دیار بێ بە مناڵەکانتەوە دیار بێ بە سیارەکەتەوە بە خانۆکەتەوە دیار بێ بە هەموو شتێک تۆ دیار بێ با خەڵک بزانێت تۆ هەتە بەڵام ناوم بەسم پۆز نییە مەبەستم ئەوەیە دەوڵەمەندێکی زۆر هەیە داماو خۆی داما و ماڵ و مناڵی داما و ژنی داما و احتیاجی 5,000 ئەمە بەڕاستی ئەو بەشەی کە لە دنیادا هەیە بۆ خۆی لە بیری کردووە بەس خۆی کاتەوە نایخۆ مناڵ ئەچەوسێنێتەوە ژن ئەچەوسێنێتەوە دەوروبەری ئەچەوسێنێتەوە تەنها لەبەرەوەی پارەکەی کەم نەکا بەڵام ڕۆژێک دێت هەر هەمووی بەجێ دەهێڵێ. بۆیە دەوڵەمەندەکان ئەوەی کە هەتانە بیخۆن پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم حەدیثێکی صەحیح جامع صەغیرە ئەفەرمێ خۆی گەورە ناز و نیعمەتی بە عەبدێک بەخشی بە کەسێک بەخشی پێی خۆشە خوای گەورە پێی خۆشە شوێنەوار و ئاسەواری ئەو نیعمەتەی خوا بە تۆ دیارێت دەوڵەمەندی وەکو فەقیر مەژی جا ئینسانی بەخیل ئینسانی ڕەزیل نەخۆشە عەقلیەن تەواو نییە دەوڵەمەندە وەکو فەقیرەژی دەوڵەمەندە بەدبەختە باشە تۆ ماڵ و سەروەت و سامان بۆ کێر تۆکەیتەوە تەمەنە چۆتە 50 ساڵ 6 ساڵ 7 ساڵ بەتەمایی چی ئەی کاکە 50 ساڵ تەمەنتە بەخوا زۆر تووشی هەر 50 ترەژیت حەچە نەبژیت چیت ماوە تەمەنە 60 خۆ 60 تر نەماوە کاکە 120 ساڵ کیە کاکە 120 ساڵ دەگمەنە کاتە بیرێک لە خۆت کەرەوە بەیانی بۆ بکوزاوای جێدێری وەڵڵاهی بە ساڵ نایەنە سەر خەبرەکەی شت بیخۆ بینێرە بۆ قیامەتی خۆت ولا تنس نصيبك من الدنيا بشي خود الدنيا دا بخو
بشويك إسرافي تيانك بيخو يكاد هندي لسانات فنون نصيب واتبشكيت ولا دنيا دا كفنكتا أي والله من كان كفنكتا بير نتشير قرفاني نية 1 دينار و 250 هزار لقل خود أنا نابن مراقبك أوش تان بير نتشير بيخون بامالو مناڵتان چاویان دەستی خەڵکەوە نەبێت چونکە خەڵکێکی زۆر هەیە ژن مناڵەکانیان داماوە بووە دەوڵەمەندە بەس وەڵای ئەگەر یارمەتی ژن مناڵەکەی بدەی خێرەکە هیچ قیمەتێکی نییە حاڵیشی زۆر باش زۆر هەیە بەم شێوەیە خۆی چەوساوەتەوە داماو بووە ژن مناڵەکەیشی قڕ بەسەرن ئەمە نەسیحەتی قەومەکەی بوو بۆ قارون کە ئاگادار بە ئەی قارون ئەوەی کە خوا پێی بەخشیوە بیخۆ بەشی ماڵ و مناڵی خۆشتی دەبدە و كفنكيش بيدنا يا ربي خويا لنا كان مع خوش بي لقناهي دايك وباوكم مردو كان مع خوش بي آمين الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه قارون بهوي دولة من ديكي وبهوي دا صلاتكي وسنوري خواي بزانت للرقاي خواي درج لخواي بايبو بويا قومك بيانوت وأحسن كما أحسن الله إليك مش قالي خير يعني كده أي قارون خوا شاكي زور لقل تواك الدول توش شاكا كاربة شاكي هنا وتريت توش خلافة كارمة بقى خواي قولا شاكي قولي لقل تواك الدول دولة من دي كربيتا احتياجي خلق نيت دي بويا توش لقل فقيرة كان باش بقى بخير الصدقة بالزكاة بيارمتداني خلقي فقير وهجار باش بلقل أنا ما دام خوا لقلتوا باش بوا ناس ونعمتي بيد بخشيوة توش لقل خلقي فقير وهجار باش أويك هاتا بيخو باش خلقي شي يبدأ النيابة بخير وصدقة في غنبري خوا فرمي صلى الله عليه وسلم والله مال بخير وصدقة كم لك بي بخشة باش خلقي فقير وهجار يبدأ بويا دولة من دكان خوانا زن نعمتي بيتان بخشي وحالتان باشا فقيرة كانتان لبير نتشي نك ما ينقر رمضان دوي ما ينقر رمضانش بلام هيا كده روي داوي يارمتي كي ديك يا فقير داوي يارمتي ديك سوال كد نعم سوال كد فقير نية بس خلقي فقير راسقيناكم كاتك علي فقير كي نخوشك هيا علي بخوا بدس مونية ني سعادة ده قدوة يقول عرض كي باي پنجاه دفتر تجاري خير باشا قالي بابري نكوي بابري اي تسلو تو تبارم بينية تو زين تجو تبارم بينية هم براسي مكارسات مسلمان يقول تيجو ملاي بياويك وتم بيستم با باريكي كم مبلغي 15 ورقة بو چند مانگيك بياوكوتي بو خوايا بدس مونية 15 ورقة پیاوەکەوتی یا ربی خۆ بە درۆت نەخاتەوە سبحان الله چەند مانگێکی پێچوو ئەم پیاوە ئیفلاسی هێنا وەلای برادەرێک وتبووی ئەو کاتەی فڵان کەس داوای پارەی بێکرد 300 دەفتەر پارەم هەبوو 300 دەفتەر ئەی بۆ خۆ 15 ڕقم پێ نێن بەخوا چاکیش دەیناسن کەسەکە خۆم چاک دەیناسن مەبەستم چییە ئەمە کارەسات یعنی خەڵکێکی فەقیر خۆ نەیتۆ دەرێڵێ بە قەرز الله 300 دفتر تيل بخوا 15 رقم بيني نيم بارا إكاك خوني توتايم رح حفتي البارا قدامي بين روش البارا قدامي نيتاني شيء عندك كسي زود ما وشي خوا شاكي لقلا كردونا بلام خلقي فقير وهجار يعني بيني خواي قرط ولا نكت بس خوا أودي كسي ورقي كداتي يا خوا بيروز الفلت تبغتي كخوا بيدي دوا أقل خلقي فقير وهجار بي يارمتي عم بده أبوش يويبجي چونکە بەڕووتی هاتوون و بەڕووتیش دەڕۆنەوە ئەی دەوڵەمەندەکان ئەو باش بزانن بەخوا تەنها خامەکەش خەڵکی خێرخواست بەتانی کڕیەوە باری خۆتان نییە ئاخر ئامۆژگاری قەومەکەی قارون چی بوو وتیان ولا تبغي الفساد في الأرض إن الله لا يحب المفسدين أي قارون أما وصلت سامانك أخوة بتوي بخشيوة بما وصلت سامان لسر زوية فسادي وخرافة بلاو مكروا سخلكانك يد الصلاة يعني ياخذ باريان هي تماشا دكي لسر زوية خرافة بلاو دكانوا أو كوجن لسر عرضي لسر باري تماحي الظلم لو وكأدن خلقا جانيا وكيتر بو ما وصلت سامانك هيانا فسادي لسر زوية بلاو دكانوا هذا كوجن قارون ديكر
هەر کەسێک عەقڵی نەیبڕایە دار و دەستەکەی بۆ ئەنادیا بیکوژن یا سوکایتی پێ بکەن. کەسانی کشێ بە هەمان شێوەی قارون لەسەر زەویا فەسادی بڵاوکەنەوە، پارەیەکی پێ لە شەڕ و لە ئاژاوە سەفێک خەڵکە کوژێ، زوڵم لە خەڵکی ئەکا، تەعادا لە خەڵکی ئەکا، سوکایەتیان پێ دەکا، هەڕەشیان لێ دەکا، چونکە پارەی پێ. بۆی ئەی قارون بەو سەرۆت و سامانەی خۆت لەسەر زەویا فەسادی بڵاو مەکەرەوە، زینا مەکە، مەشروب مەخۆ، حەقی خەڵکی داگیر مەکە، زەوی خەڵکی داگیر مەکە، بیر بۆ خەڵکی و چاڵ بۆ خەڵکی هەڵ مەکەنە، دژایەتی حەق مەکە. بەڵام قارون وازی نەهێنا. ئەزانن جوابی قارون چی بوو بۆ ئەم هەموو ئامۆژگاری جوانە؟ بۆ کاتێکە کە موسا سەلامی خوای لەسەر بچەند ها ئامۆژگاری خێری کرد، قەومەکەیشی بە هەمان شێوە. ئەمە وەڵامی قارون بوو دوای ئەم هەموو ئامۆژگاریەکە کرا. هەنە دەوڵەمەندشێ هەمان وەڵامی هەیە. قال إنما أوتيته على علم عندي. وتي هو ئامۆژگاری چی منەکەن؟ من ماڵم پایە کردو بۆ خەڵکی فەقیر وەژار، من ماڵی خۆمە تەکەبوو دەکەم، بەشی خەڵکی لێ نادەم، خراپی پێ دەکەم، زوڵمی پێ دەکەم، هەموو شتێکی پێ دەکەم. من بە عیلم و زانیاری و عاقڵی خۆم، من کەسێکی عاقڵم، خەبیرم، شارەزان، بە عاقڵی خۆم ئەم ماڵ و سەرۆت و سامانم پێ کردووە، هیچ پەیوەندی بە خۆوە نییە. خوا بە منی نەداوە، خۆم عقلی خۆم تیجاریە. سە خەڵکی شێ پۆست لێ داڵێ من عقلم تیجاریە، ماشەڵات لێ بێ، تیجاریە. ئەو خوا پێی بەخشیوە، پۆست لێ مەدە. خوای گەورەی ویستی لێ بێ وات لێ ئەکا یەک و دوو لێر گیانەکەیتەوە، هەر عقڵە دەسەزی. تیجاری چی؟ وەڵا وا لێ دێ ناوی خۆش و نەزانی، مناڵەکانی خۆش نەناسیتەوە بە یەک چرکەیەک. بۆیە قارون وتی من کەسێکی شارەزام، عاقڵم، تێگەشتوم، عیلمی باشم پێ دەزانم چۆن کەسابەتەکەم خۆم پەیام کردووە، کە خۆم پەیام کردووە بۆچی دیدەم بە خەڵکی فەقیر و هەژار؟ خۆم پەیام کردووە چی پەیوەندی بەخواوە هەیە؟ بەڵام بزانی خوای گەورە چی بەسەرا دێنێ. قارون بۆ ئەوی زیاتر ماڵ و سەرۆت و سامانی خۆی دەرخا، پۆزەکەی بە قووەتر بێ، خوای گەورە دەفەرمێ فخرج على قومه في زينته قال الذين يريدون الحياة الدنيا يا ليت لنا مثل ما أوتي قارون إنه لذو حظ عظيم. قارون لەگەڵ دار و دەستەکەی خۆیدا، لەگەڵ سەرۆت و سامان و ئاڵتون و هەموو شتەکەی خۆیدا، بە ماڵ و سەرۆت و سامان و پۆزی خۆیەوە دەرچوو بە ناو قەومەکەی خۆی، وتیان فڵان سەعات فڵان دەقا قارون دەرئەچێ ئاگادار بن، چۆن مانۆڵی سەربازی ئەکرێ ئاوا بە هەمان شێوە قارون دەرەچێ بە ماڵ و سەرۆت و سامان و بە کرێکار و بە عەبدەکانیەوە و بە حیمایە و بە هەموو کەسەکانی ئێوەش چاوەڕێکن. ئیتر خەڵکی وەساوە لەسەر جادە ئەم بەرو ئەو بەر چاوەڕ قارون بێت. قارون هات. خوای گەورە فەرمێ ئەو کەسانی کە ئەهلی دنیا بوون، دنیاویست بوون، یعنی یا لەیتە لەنا مثل ما ئوتیە قارون، خۆزگایە کاتە بینیان قارون ئەم هەموو شتێ بەدواوەیە، ئەمە سەرۆت و سامانەکەیتی، ئەمە حیمایە و کۆیلەکانێتی، ئەمە سەرۆت و سامانەکەیتی، ئەیانوت خۆزگایە ئێمەش وەکو قارون خوا ماڵی پێمان بەخشێ. بەڕاستی خاوەن بەخت و بەشێکی زۆر گەورەیە. سبحان الله، کەسانێکی ئەمڕۆش بە هەمان شێوە وەکو ئەو خەڵکەی دەوروبەری قارون کە سەیری قارونیان دەکرد هەمان تەبیعەتیان هەیە. ئەوان ئاواتیان بە قارون نەخواست. خەڵکانێکشی ئەمڕۆ مەسوولێک دەبینێ یاخود دەوڵەمەندێک دەبینێ، دەڵێ خۆزگای من کوڕی فڵان کەس بوومایە، خۆزگای حیمایەی فڵان کەس بوومایە، خۆزگای سایەقی فڵان بوومایە. لە کاتێک ئەو کەسە ڕێگای خۆشی بزر کردو و ڕێگای خۆشی نەکردو، یعنی ئینسان بەخۆیەوە بچوو کاتەوە. کەسانێکی زۆر ئاواتیان دەخواست وەکو قارون بوونایە، کوڕە حیمایە قارون بوونایە، لە قارون نزیک بوونایە. بەڵام ئەو کەسانی خوا گەورە دەفەرمێ ئەهلی عیلم و ئیمان بوون، دەیان ئەوە ئێوە چی دەڵێن؟ پاداشتی خوا گەورەترە لە ئەمەی قارون. چ قیمەتێکی ماڵ و سەرۆت و سامانێک کە ڕێگای خوا بزر کرد؟ بەڵێ کەسانێکی بە هەمان شێوە ئاواتە خوازن بۆ کەسانی خراپ کە خۆزگای کوڕی فڵان کەس بووینایە، برای فڵان کەس بووینایە، خزمی فڵان کەس بووینایە، حیمایەی بووینایە، بەڕاستی بەداخەوە. بەڵام ئاخر شتێکە خوای گەورە باسی دەکات چی دەفەرمێ؟ قارون دەرچوو بە هەموو سەرۆت و سامان و دەسەڵاتی خۆیەوە. خوا ئەزانێت چەندێ ئاڵتون و پارەی دەگرتووە، هەر کلیلەکانی چەندەها ئەسپ و ماین هەڵی گرتووە، بەس ئەسپ و ماین، بەس کلیلی خەزێنەکانی
بپوز و در چوب نقوم کی خوی خواهی قد فرمی فخسفنا به وبداره الأرض فما كان لهم من فئة ينصرونه من دون الله وما كان من المنتصرين. خواهی قد قارون دارو دستکی برد خوارو بناو زویه زوی شق بو كوت نخوارو لو كاتك بوز ليدا سبحان الله خويو دارو دستكي وسبتو سامانكي زوي قوتي دا هات ليك جابو قوتي دانو هاتو يكبالا بلام خوي دا فمي او كاتك قارون خوا بردي زويا وبناو زويا روخي زويا بردي خواروا هيج كسك نبو سريب خات هيج كسك نحمايا ند صلاة نفار ندوبري هيج كسك سري نخس وخوشي نيتواني خوي سربخات دولة من كان روجك ديت ايوش دمرن بخوا كس ناتواني سرتان بخا خوشتان ناتوان خوتان سربخن ناتوان خوتان مردن رزقار كن براستي بسرحاتي قارون اويا جا سبحان الله خواه قلت فرمية او كساني كآواتي عند قارون اخواست خوزقاي وقارون بنايمش كقارون شو خواروا انو چي لولا أمن الله علينا لخسف بنا أي باش بالأخوار زيادة وكو قارون نبين خوار وقارون لا يسخوار إمشي بزاوية بالأخوار أي سباس بطو خوار جان كإيما وقارون نبين بلام جوني آواتيان بو خواست روشك ديت وش الله يخوز جاي كوري فلان كذبو مايا بلام روشك ديت الله الحمد لله كوري فلان كذبو بخوا روشك ديت أقل الدنيا شنبين لقيامة سطوى عليه بس نخسي خراب كستيك الرقاي خواي بزرف دول لبسراتي قارون فيري ود بين دولة من كان خواتان نبيدنا شيء قيامتي خواتان نبيدنا شيء أو ما وصلوا ساماني كهتان الخرافة سر في نكن وبوز لشلي مدن بسر خلقي فقير وهجارة شتي جوان تانية خلقي مشكي إنه كخلق شتي جوانينية ما وصلوا جوان تانية باريس زور تانية كسر مشكي إنه كبارينية وفقير وهجارة شو كروجك دي خواي قالوا محاسبة عندك في غمري خواب صلى الله عليه وسلم للروشي قيامته ميرو ليك ظلمي لميروليك اللي بتولد يكريتوا توقسينا خوشكي تولد ناكريتوا الدنيا بتولد يكريتوا وإن شاء الله بخوما دابشينوا لبسرهاتي قارون فيري ودبين أمجي يعني هيج نية حتى ندولة من بو بلام رشت بلام بتشي ويا بس شر مزاري قرايا ولا إخوان بعد دولة من كانش بس البرزيف قرينا ولا إخوان نك بشر مزاري وقارون رجع إخوان بقرن دنيا بروجك ديت آخر دقيقة أمجي يعني يودبيك وتايبت دولة ماني نايخوت حرد مريت اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منه والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خوايا شفاينا وشكان ما بدي بتايبتي أواني داود دعاء خير يعني يا ربي خوايا يمني وآرامي والله ما بباريسي خوايا جان أواني نخوش شفاء بدي أواني بتاعت خوايا الخوش يعني كي خوايا جان أواني قرزاريان بودبكي خوايا جان لتكبروا لخبايبون ما باريسي يا رب العالمين لغزغوا العذاب خد ما باريسي خوايا جان كتابي كانش دوانك أنا سفوتك يا رب العالمين آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.